سەرەڕای دەنگۆی کشانەوە ڕێی ڕۆژئاوا بەهۆی بارهەڵگرە سەربازیەکانی ئەمریکا بەرناکەوێت. گرەوەکان لەسەر پشتکردنی ئەمریکا لە کورد جارێکی تر شکست دەهێنێت. سەرەڕای دەنگۆی کشانەوەی ئەمریکا لە ڕۆژئاوای کوردستان ئەمڕۆ هاوپەیمانان 7 بارهەڵگر چەک و کەرەستەی سەربازیان لە هەرێمەوە ڕەوانەی ڕۆژئاوای کوردستان کرد. بەپێی ڕوانگەی سووری بۆ مافی مرۆڤ، کاروانەکە چەک و کەرەستەی سەربازی و ئۆتۆمبیلی سەربازی گول لە نەبڕوو، سیستەمی ڕادار و دۆشکە و تانکەری سوتەمەنی و چەندین سندوقی داخراویان لەخۆ گرتبوو کە لە زەوی و ئاسمانەوە و لەلایەن 2 هەلیکۆپتەری سەربازیەوە دەپارێزران. کاروانەکە ڕەوانەی بنکەی خراپ جەبیر لە دەوروبەری ڕمێلان لە باکووری پارێزگای حەسەکە کرا. بەپێی ئامارەکانی ڕوانگەی سووری بۆ مافی مرۆڤ، مانگی شوباتی ئەمساڵ 231 بارهەڵگری پاڵپشتی سەربازی و لۆجستی لەلایەن هاوپەیمانانەوە ڕەوانەی ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هەسەدە کراون، وەک بەشێک لە بەهێزکردنی تواناکانی بەرگری و ئامادەکاری بۆ هەر پێشهاتێکی ئەمنیان ئەگەری هەڕەشە لە ناوچەکەدا. ئەوە لە کاتێکدایە ئیدارەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەفتەی ڕابردوو ئیسرائیل ئاگادار کردەوە کە لە ماوەی 2 مانگدا دەست بە کشانەوەی قۆناغ بە قۆناغی هێزەکانی لە سووریا دەکات.